وڵاتەگرتوەکان لە دوای هەڵبژاردنەکانی سەرۆکایەتی 3 نۆڤامبرەوە دابەشبوونێکی ڕاستەقینە بەخۆیەوە دەبینێت. جۆ بایدن جێگری سەرۆکۆماری پێشوو کە بە براوە ڕاگەیەنراوە دەڵێت دەست بە گواستنەوە بۆ فەرمانڕەوایی دەکات. سەرۆک دۆناڵد ترامپ دەڵێت هێشتا لە هەندێک لە ئێڵەتەکاندا دەنگەکان دەژمێردرێن و دەبێت دەرفەتی بەرەنگاربوونەوە بدرێت لەو ئێڵەتانەی گوایە ساسەکاری هەیە. ئەوەی بەلای منەوە سەرنجڕاکێشە ئەوەیە ئەم ڕاگەیەندنە لەلایەن هەندێک کەسانەوە کە دەڵێن سەرکەوتنێکی هەرە گەورە بوو بۆ جۆ بایدن بە سادەی وا نەبوو، لەبەر ئەوەی تۆ زۆرێ لەم ئیالەتانەت هەیە کە هێشتا دەنگەکان دەژمێرن. ڕێبەرانی دیموکراتەکان لە هاوتە کۆماریەکانیان داوا کرد لە پێناوی وڵاتەکەدا دەرەنجامە پێشبینی کراوەکانی هەڵبژاردنەکە پەسەند بکەن یان بەڵگەی لەسەر سەختەکاریەکان پێشکەش بکەن. ئەگەر کۆماریەکان پشتگیری لە سەرۆک ترامپ دەکەن لە پێداگیری بۆ پەسەند نەکردنی دەرەنجامی هەڵبژاردنەکە، سەرۆک پێویستە بەڵگە پیشان بدات نەک تەنها توییتی تۆڕە کۆمەڵایەتیەکان. تیمی بایدن ڕایگەیان لە کاتێکدا سەرۆکۆماری هەڵبژێردراو تا 20 مانگی یەک دەست بەکار ناکات، بەڵام دەست بە گواستنەوە دەکات بۆ ڕێبەرەتیکردنی وڵاتەکە لە ڕێگای پێکهێنانی هێزێکی تایبەت بۆ چارەسەرکردنی کۆڤید-19 ئەو نەخۆشیی کە بەهۆی ڤایرۆسی کۆرۆناوە دروست بووە. هاوکات پلانەکان بۆ هەنگوزاریەکانی دەست بەکاربوونی سەرۆکایەتی لە 20 مانگی یەک ڕۆی بلند سێناتۆری کۆماریەکانی میزوری و سەرۆکی کۆمیتەی هاوبەشی کانگرس بۆ ئاهەنگوزاری و بەڕێوەچوونەکانی دەست بەکاربوون دەڵێت. وا چاوەڕوان دەکەم لە ڕۆژی ئاهەنگوزاری دەست بەکاربوون نە هەردوو جێگیری سەرۆک کۆمار بایدن و سەرۆک ترامپ لەسەر شانۆکە ببینم، واوە پەیامێکی زۆر بەهێزە، گرنگ نییە ئاخۆ لەو ڕۆژەدا کامیان سوێن دەدرێن. دوای چاوەڕوانی لە دەرەنجامی هەڵبژاردنەکە، وڵاتەکە ئامادەیە بۆ گواستنەوە لە هەڵمەتێکی سەرۆکایەتی مشتومڕ لەسەر بۆ ئەوەی لە پاشە ڕۆژدا ئاخۆ چی دێت و چاوەڕوانی چی دەکەین.